किसी के लबादीनान है कागी मात फरमी ورد كاغي بەخێراتنی کەناڵە وەرزەکانی ڕاگەاندنەکەین ئەمڕۆیەمە لە ئەمنە سوورەکە لە ڕەمزی بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم کۆبووینەتەوە بۆ بەرەنگاربوونەوەی ستەمێک کە پێمان وایە لە کۆمەڵێک چالاکوان و ئازادیخوازی ئەم وڵاتە کراوە. ئێمە وەکو فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەیاننامەیەکمان هەیە کە لە سەبارەت بەم کەیسە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن و بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بۆ ڕایگشتی یادداشتنامەی فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە ڕێزان ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەندامانی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان پەیماننامە و ڕێکوتنامە و جاڕنامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و دەسەڵاتی دادوەری جەخت لەسەر سەربەخۆبوون و بێلایانی ئەو دەسەڵاتە دەکەنەوە لە هەموو پاشکۆیەتی و دەستێوەردانی حیزبی و حکومی هەروەها لەسەر ئاستی ناوخۆیش لە دەستوری عراق و لە یاسای دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان ژمارە 23 ساڵی 2007 هەمان جەخت دەکەنەوە بە درکردن بۆ ڕاستی کە دەوترێت دادپەروەری بنچینە و بناغی حکومڕانی و دەوڵەتداریە لە مێژوودا هەموو ئەو ڕژێمانی کە گرنگیان بە دادپەروەری و فراهەمکردنی دەسەڵاتێکی دادوەر و دادپەروەر و بەهێزبوون بە پێچەوانەوە ئەو ڕژێمانی کە دادپەروەری و دەسەڵاتی دادوەریان پشتگوێ خستویانەتە خزمەتی دەسەڵاتی فەرمانڕەواکان ئەو ڕژێمانە ڕووخاون و نەماون بۆیە دەوترێ هیچ ڕژێمێک یان دەوڵەتێک یان کیانێک لە ناوخۆدا لەبەر هەژاری و نەداری نەڕووخاوەیان تێک نەچووە بەڵکو بەهۆی دادپەروەری ئەو ڕووخاون بەداخەوە لە دوای وتەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت و تاوانبارکردنی دەستگیرکراوانی بادینان بە چەند تاوانێک بە بێ چاوەڕوانیکردنی بڕیاری دادگا درکمان بە مەترسی کرد لە بەڕێوچوونی پرۆسەی دادگاییکردن و سزادراوانی دەستگیرکراوەکانی بادینان ئەم تسەشمان لە شوێنی خۆیدا بوو کاتێک لە ڕۆژی 16 دوای 2021 دادگاییکردن و حکومدانی چالاکوانانی بادینان شێروانی و ڕۆژنامەوانی سەربەخۆ ئازەکرەم و گوهدار زێباری هەروەها چالاکانی مەدەنی شفان سەعید و هاریوان عیسا نادادی و بێدادیەکی گەورەمان بەدی کرد کاتێک کۆمەڵێک چالاکی دڵسۆز و خەمخۆری ئەم نیشتیمانە بە کۆمەڵێک تاوان دادگایی دەکرێن کۆمەڵێک تۆمەتیان ئاراستە دەکرێت کە لە بنەڕەت تا لە ڕووی یاساییەوە تاوان نییە. ئەمە جگە لە کردنەبەری ڕێوشێنی نائاسایی لە ناو هۆڵی دادگا و کردنەبەری کۆمەڵێک ڕێکار کە هەست بەوە نەدەکرا کەمە بەس لە دادگاییکردنەکە چەسپاندنی یاسا و بەدیهێنانی دادپەروەری بێت وە سەپاندنی سزای 6 ساڵ زیندانیکردن بەسەر چالاکاندا هێندەی ئەوەی وەک تۆڵەکردنەوەیەک لەو چالاکانە دەردەکەوێت هێندە پرۆسەیەکی دادگاییکردنی دادپەروەرانە نەبوو چونکە وەک لە درێژەی دادگاییکردنەکەدا